و ئەمە پێمان وایە کە ئەم وڵاتەی ئێمە پێویستی بە پێکەوە ڕاوێژکردنی زیاتر، یەکدی قوبوڵکردنی زیاتر، پێکەوە هاوکاربوونی زیاتر و پێویستی بە تەواضع و خاچیبوونی زیاتر هەیە لە ئاستی یەکدیدا. ئەمن پێم وایە کە ئەم میلەتەی ئێمە لایەنە سیاسیەکانی خەڵک و جەماوەرەکەی و کەسایەتی و کارکتەرەکانی هەتا پێکەوە خاچیتر و متەواضعتر و لێک نزیکتر بین، لە بەرامبەر تەحەدیاتدا بەهێزتر دەبین و تۆکمەتر و تونند و تۆڵتر دەبین لە بەرامبەر کەسانێکدا کە چاویان لەوە بێ زوڵم لە ئێمە لە میلەتی ئێمە و مافەکان ئێمە پێشێلکەن. ئاماژەکە بۆ یان بەرەی ئۆپۆزسیۆنە بەرەو فراوانتر من پێم وایە ئەوە دەکەوێتەوە سەر ئەوە کە تا چەڕەدێک پردی متمانە لە نێوان هەموو لایەنەکاندا دروست دەبێت. ئێمە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی متمانەی قەدیممان پێکەوە هەیە و کاری پێشترمان پێکەوە هەیە و لەگەڵ لایەنەکانی دیش ڕاستیەکەی کە بڕیارمە زۆر حسابی لەسەر ئەوە ناکەمەوە ئۆپۆزیسیۆن و ئەوە چییە، حساب لەسەر ئەوە دەکەم چێ دڵسۆزی ئەم وڵاتەیە. ئێستا ئەو کابینەی کە دروست دەبێت بەڵێ یەکگرتووی تێدانیە، ئێمەشی تێدا نابین، برانی گۆڕانمانی تێدان، بەڵام ئەمە پێمان خۆشە حکوومەتێک کە دروست دەبێت بەڕاستی حکوومەت بێ، هی هەموو لایەک بێ، پێوەری مامەڵەکردنی لەگەڵ خەڵکدا هاوڵاتی بوون و مرۆڤ بوون بێ، نەک ئینتیمای حیزبی و عشیرەتی و ئەم لاولە. ئەوە ئێمە پەرلەمان پێمان باشە، باشترین پەرلەمان بێ، پەرلەمان دەبێت تعبیر بکات لە ئیرادەی ئەو خەڵکە، حکوومەت دەبێت حکوومەتی هەموو لایەک بێ. ئەوەی بەلای ئێمە گرنگە ئەوەیە هەر پۆستێکە هەیە، سەرۆکی هەرێمە، سەرۆکی حکوومەتە، پەرلەمانە، هەر پۆست و پێگەیەکە هەیە لە وڵاتەدا گرنگەوە فعلا حەقی خۆی بدرێتێ، جا بەدەست هەر کەسێکەوە بێ بەلامانەوە گرنگ نییە، گرنگەوەی حەقی خۆی بدرێتێ و خزمەتی خەڵکی پێ نابین. دوێنێش مەسرور بەرزانی وتی بۆ کۆمەڵ پرسیارمانێ کردوتی لایەنەکان هەرو لایەن بەشدارن کە پێشتر ڕێکەوتیان لەگەڵا کراوە، جەناب ئێستاوتی ئێمە بەشدار نەبین، کەواتە خۆتان دایکرێتەوە بن بۆ ئۆپۆزسیۆن. ئێمە لەمێژە لە لای منەوە یەکلا بۆتەوە. من هەر لە سەرەتاوە گوتم کە ئەم وەزع وا دێتە بەرچاو کە ئێمە بۆمان نەگونجێ لە حکوومەتا بەشدار بین، بەڵام بەشدار نەبوونی ئێمە لە حکوومەتدا معنای وانە کە سنگەری دەگرین بە پێشەوانەوە. من لە چاوپێکەوتنێکی ڕووداویشدا گوتم ئێمە لە حکوومەتیشدا نەبین، پێمان باشە و هاوکاریش دەبین، باشترین حکوومەتمان هەبێ، چونکە حکوومەت ئەگەر حکوومەت بێ هەموو خەڵک بێ. کۆمەڵ لە مێژێک لا بۆتەوە.